کاروانی ئاجیان گەیشتەوە سنتەری شاری هەولێر و ئەو حاجیانەی کە بە فڕۆکە نەیانتوانی بوو بگەڕێنەوە بۆ شاری هەولێر لە ئێستادا گەیشتنەوە شاری هەولێر و لە پارێزگای ئەنبارەوە بەڕێکەوتبوون کە دوێنێ شەو لە کاتژمێر 11:30 شەو بەڕێکەوتبوون. ئەمڕۆ کاتژمێر 6 بەیانی گەیشتنە سنتەری شاری هەولێر و بە کەسوکاریان شاد بوونەوە. بانگەوازی حەزەتی ئیبراهیم عەلەیهی السەلام کە ئەو دوعای کردوویەتی لە کاتی بنیاددانەوەی کەعبە لەگەڵ حەزەتی ئیسماعیلە، خوای گەورە پەروەردگاریش وەڵامی دوعاکەی داوەتەوە بەدەست خۆت نییە. خوای گەورە ئەگە قەرار بێ بانگێشتی ئەوێت بکە ئەسبابیشت بۆ ڕێگە خا بەخۆشت نازانی سەفەرەکەیشت پێ ئەکا و ئینشاڵڵا ئەوەش سەفەرەکە ئەکە. مامۆستا گیان لە ئێستا دەتوان پێت بڵێم حاجی باشە حاجی گیان تووشی دڵە ڕاوچێ نەبوون کە گوتیان ناتوانن بە فڕۆکە گەشت بکەن بێنەوە؟ واللهی ناخۆشە طبعاً ڕێڕەوی سەفەرەکەی لە ئێمە گۆڕی، چونکە ئێمە بەتەما بووین زیاتر لە مەدینە بمێنینەوە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام 3 ڕۆژی بۆ کردینەوە بە ڕۆژێ، 4 ڕۆژی بۆ کردینەوە بە ڕۆژێ، ئەوە ناخۆش بوو. بەڵامی تر فعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم. نعم لو آخرين خلقان دقوا يدرس كذا كان هسه مجمعين نبوا كتيار النمايو ياخذنيو إيدي كما مجمعين نبوا يعني لو باق ما في نبوا باق ما في نبوا مباراة يعني بيزنا وشيء. أيوة لقل ده عاجبك أو سفرة تانكر. تاتن أسود من اللي بيك وتاتن أسود بيك كاج عاجل لقل. زور مرتاح بو. زور يعني أسود بو زور يعني درم خوش زور بمشكلة بو الحمد لله. بس هو السفر كمان هو كتير كانوا ما نهات بس هو عنده مشكلة بس حد من الريه هذه والله كاك عادي دعاء بوغلي كورت كيرت دو همي وتموي بيناس موي ناس موي نخوشة أو كهر مراز جردايا خواه مراز همين عاصقة الدنيا وقيامت. سپاس لەکەین سلامەتی گەیشتنە کوردستان وا کوردستان پارێزی مسلمانان پارێزی سپاس لەکەین. چیت بۆ خانەوادەکەت هێناوە؟ قورئان خورمایە و ئاوی زمزم ئەو شتانە تەزبیح هێناوە؟ ئەو شتانێ با ئێمەش بێبەش نەبین. ئەوە مبارەکەوە دەستەکانت خۆش چاوم خێر